هەر لەسەر پەروەردە پێکەوە ئەم راپۆرتە شەبینین کە باسی ئەوە کا لە شاری هەولێر ئەمڕۆ تەلەڤیزیۆن و ڕادیۆی تایبەت بە وەزارەتی پەروەردە کراوەتەوە. ئەمە تایبەتە بەچی بە بڵاوکردنەوەی ڕێنمایی وانە پەروەردەیەکان بۆ قوتابیان و مامۆستایان بە شێوەیەکی خێراتر بۆی بگات بە قوتابیان بە تایبەتی کە ڕێکخراوی یونیسێف و یونسکۆ تا ئێستا هاوکار و هەماهەنگن لەگەڵ وەزارەتی پەروەردەوە بەشێک لە تێچووی ئەو تەلەڤیزیۆنە دەکەوێتە ئەستۆی ئەو دوو ڕێکخراوە. پێکەوە ئەو راپۆرتە بینین دواتر گفتوگۆکان دەست پێکەین. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا قوتابخانەکان داخران. بەڵام تەلەڤیزیۆنی پەروەردەیی ڕۆڵی گرنگی بینی لە گەیاندنی پەیامی وەزارەتی پەروەردە بە قوتابیان و ڕوونکردنەوەی وانەکان لە کاتی خۆیدا. لە پۆلێکە ئەگەر هەمووی کۆنتترۆل نەکرێت چەند قوتابیەک پێویستی بە پاڵپشتی فێرکاری زیاتر هەبێ ئەم تەلەڤیزیۆنانان دەتوانن تەعویزی بدەنەوە. خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەم تەلەڤیزیۆنە بۆ پەخشکردنی کۆمەڵێک بەهایە و هەروها بۆ بەگژاچوونەوەی کۆمەڵێک بەهای چەوتی شەکا خزێنرێتە ناو کۆمەلگاوە میدیای پەروەردەیە توانێت ڕوبەڕووی ئەوانەش بێتەوە. لەگەڵ ئەوەشدا جا لە پرۆسی فێرکاری بۆ باری پەروەردەییش گرنگە. ڕێکخراوی یونسکۆ بە بەردەوامی لە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بوو لە کردنەوەی تەلەڤیزیۆن و ڕادیۆی پەروەردەیی و بەشێک لە توێچووەکەی لە ئەستۆ گرتووە. خۆشحاڵین بە بەشداریکردنمان لە پرۆژەکانی ئەمڕۆ کە تایبەتە بەکردنەوەی کەناڵێکی پەروەردەیی لە هەرێمی کوردستان. ئەمەش وەک پاڵپشتێک بۆ وەزارەتی پەروەردە تاوەکو دڵنیا بن لەوەی قوتابیان لە ماوەی پشوەکانیش بەردەوامن لە پرۆسەی خوێندن لە ڕێگەی ئەم کەناڵە. هەر وەکو دەشزانین بەهۆی کۆرۆناوە قوتابیان لە قوتابخانەکان دابڕاون. بۆ یەکردنەوەی ئەم کەناڵە هەلێکی باشە کە قوتابیان لە خوێندندا نەبڕێن. لە ماوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕێکخراوی یونیسێف جگە لە هاوکاریە تەندروستیەکانی بۆ وەزارەتی پەروەردە لەم قۆناغەش بەردەوام دەبێت لە بەرنامە پەروەردەیەکانی لە تەلەڤیزیۆن و ڕادیۆی پەروەردەیی. ئەو پەخشە لەلایەنمەوە هاوکاری دەکرێت و بێجگەلەوە کەناڵێکی بادینی لە پارێزگای دوهۆک دامەزراوە تەنها بۆ پارێزگای دوهۆکە و کەناڵێکی ڕادیۆیشمان ئێستا دەست پێ کردووە ئەوەش لە بۆ سەرتاسەری کوردستانە. ئامانجیمە بەڕاستی گەیشتنە بە هەموو ئەو منداڵانی کە توانایان کەمە یاخود پێگەی کۆمەڵایەتیان لاوازە. کەناڵ و ڕادیۆی پەروەردەیی تایبەت بە ڕێنمایی و پەیامە پەروەردەیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو سوودگەیاندن بە قوتابیان و مامۆستایان بەوەی لە کاتی پێویست ئاگاداری زانیاری وانەکانی تایبەت بە پرۆسەی خوێندن بن. ڕنا سەعالی کوردستان 24 هەولێر.